سڵاوتان نەبێت لە کارگەی کللتوری شاری سلێمانی فیستیڤاڵی گۆڵ بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات بەردەوامی هەیە بۆ پێشکەشکردنی یاریەکان. ئەوانەی کە لێرە ئامادەن بێ جیاوازی تەمان بێ جیاوازی ڕەگەز هاتوونەتە ئێرە هاتوونەتە کارگەی کللتور بۆ بینینی تەواوی یاریەکانی یۆرۆی 2024. ئەوەی کە لێرە زۆر گرنگە هێزە ئەمنیەکان تەواوی سەلامەتی ئەم شوێنەیان پاراستووە، ئێوەش ئەتوانن بێن و بینەری یاریەکان بن بێ ئەوەی کە گوێ بەنە کاتەکەی بێ ئەوەی کە ترسێکتان هەبێت لە هەر ڕووداوێک لەبەرەوەی کە هێزە ئەمنیەکان بە بەردەوامی لێرە ئامادەییان هەیە. ئەچینە لای هاندەران و بەشداربوانی فیستیڤاڵەکە بۆ ئەم شەو بزانین چیمان پێڵە. سڵاو لە بەڕێستان، دەستخۆشیێکی زۆرم هەیە بۆ کەناڵی کورساتی ئەزیز کە هەموو کات جێدەستیان دیارە جێپەنجەیان دیارە. بەجددی من بڕوام ئاگر کە شوێنێکی ئاوا جوانیان ڕازانۆتەوە، شاشەیەکی زۆر گەورەیان داناوە کەیتە ئێرە هەست ئەەکەی کە خۆ لە یاریگاکەی و جگەلەوەی کە زۆر بە ڕێکوپێکی هەم شوێنی سیارە ڕاگرتن هەیە و هەم شوێنی دانیشتێکی زۆر هەیە. خەڵکێکی زۆر هاتووە بۆ بینینی بە هەمان شێوە کە ئەم هێنانی شۆپەکان بۆ ئێرە بۆ ئەوی کە لێرە خەڵک حەزی لە هەچ خواردنێک بێ لێرە بڵین بیخوا لە کاتیاریەکانە. ئەمە جێگای دەستخۆشیە، شانازیان پێوەکەم من بەڕاستی کەشتێکی زۆر خۆشیە. حەزمە کرد کە هەموو یاریەکان لێرە ئامادە بن من، بەڵام بەداخەوە بنی سەرقاڵیەوە نەمتوانی هەموو یاریەکان ئامادە بم، چەند یاریەک نەبێت لێرە ئامادە بن. دەستخۆشی لە دەستگای میدیای کورسات دەکەم بۆ ڕێخستنی فیستیڤاڵی گۆڵ لە شاری سلێمانی. پێگومان فیستیڤاڵێکی زۆر جیاوازە، ئەنی سێرکردنی یاری لێرە چێژێکی تایبەتیە لەگەڵ هاوڕێکان تایت ئەمە توانینانێک خۆی شتێک بخۆیتەوە، پاشانش سێ یاریەکە بکەی هەم لە شاشە گەورەکە و هەمیش لە چۆنەتی بە ڕێبردنی فیستیڤاڵەکە شتێکی زۆر باشە. باسێکی جیاوازی ئەومە بکەی کە لێرە یاریەکە ببینی یا لە ماڵەوە ئێڵن هاوارکەی ناوەڵا فەرقی زۆرە. چیەکە نەگەر هاوارکەی لای قسا خۆیت و شتێ لێرە ئازاتری چۆن هاوارەکەی چۆنی نەگەی بۆم هاوڕەکان لەگەڵا بەس لە ماڵەوە کەشێکینە و تەلەڤیزۆنێکی بچووک لەگەڵ شاشێکی وایە بێگومان فەرقی زۆرە. دەستە خۆشوێت مانیش شتێککە بڵێن گەورەی کورسالەوەکە لەو ماڵەکان ڕقەمیەکە بە هیوای کاری جوانتر و باشتر ئینشاڵڵا. ئەتوانن بێنە کارگەی کللتور هەر لە هاتنە ژوورەوەتان پێشبینی یاریەکان کەن یاری ئەم شەو بکەن و ببنە خاوەنی خەڵات. بۆ نمونە بۆ ئەم شەو دووشم لە بەردەمایە کە ئاڵای هەردوو هەڵبژاردەکەی پێوەیە. من پێشبینی خۆمەکەم بۆ ئەم شەو بزانین بەخت یاوەرمانە بێت. شەوانە هەموو کەسانی کە یەنە فیستیڤاڵی گۆڵ بۆ بینینی یاریەکان ئەتوانن پێشبینی خۆیان بۆ یاریەکان بڵێن. وەک لە پێشترا باسم کرد بەڕێزێک لاما کە بۆتە خاوەنی خەڵاتێک کە پێشبینی خۆی بۆ یەکێک لە یاریەکان هەبووە و لە پێشبڕکێکەکەیان ناوی دەرچووە. کاک ڕێژوان خاوەنی پاستا 64 یەکێکە لە سپۆنسەری فیستیڤاڵی گۆڵ خەڵاتەکەی دابین کردووە. کاک ڕێژوان سڵاو تۆش بەخێر بێسە چاو. ئەگەر باسی کێو خواردنەوە مۆکەی کە ئێوە ئامادەتان کردووە لێرە ئێمە وەکو پاسا بەشداریمان کردووە. پاساگانمان لە 5 جۆر پێکاتووە لە پاسای سوور، پاسای سپی، پاسای سەوزەوات، پاسای چیز ئەمانەمان هەیە. بەشداریمان گرۆ زیاد لە سەرمانگەیەکە ئێمە بەشداریمان گرۆ لە فیستیڤاڵی گۆڵ کە بە خۆشحاڵیەوە بەشداریمان گرۆ لەگەڵ کەناڵی کورسادا کە ڕۆژانە خەڵکێکی زۆریەم بۆ سێرکردنی یاری. ئێمەش وا پێمان خۆش بوو کە چەند خەڵاتی دانین بۆ وەکو موبایل چەند موبایلی دانین بۆ پێشکەشی ئەو خەڵکی کە پێشبینی یاریەکەکە. دەستێ خۆش بێت. یەکێک لەو کەسانی کە خەڵاتەکەی بۆ دەرچووە کاکێ منە. کاکێ من چۆن بوو هاتی یاریەکە هاتی بۆ فیستیڤاڵی گۆڵ و پێشبینیەکە چۆن بوو؟ سەرەتا دەستخۆشی لە ئێوەکەم ئێوە عەزیێتان کێشا ئەم جەوە خێزانیتان ڕەخسانووە بۆ ئەم وەرزشەوانانە. دەستخۆشی لە کاک ڕێژوانەکەم لە پاستای 64 بۆ دابینکردنی ئەم خەڵاتە زۆر سپاسێکم. خۆمان ڕاضین کەسێکی ڕاضی وەرشوانین لە دەمێکە متابعی تۆپین و هەموو یاری وەرشەکانەکەین لە پیجی سوسیال میدیای کورسات کەناڵە جوانەکەی کورسات کەناڵی خێزانی کورسات پێشبینیەکەم نووسی و یاریەکەی فەڕەنسا و ئیسپانیا
بە خۆشحاڵی و حەزم کرد ئیسپانیا بردیەوە و خەڵاتەکەمان بۆ دەرچوو زۆر سپاس کاک ڕێژوانەکەم دەستە خۆش بێت کاک ڕێژوان خەڵاتەکەی بیتن پیرۆزی بێت کاکێمان ئێوەش توانن بەشدار بن لە فیستیڤاڵی گۆڵە لێرە پێشبینی بکانیان لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک مێتاوە توانن کۆمنت بە کۆمنت بەشدار بن و پێشبینی خۆتان بڵێن و ببنە خاوەنی خەڵات وەکو کاکێمان داناوە و خەڵاتی تریشمان داناوە سەردانیکەن و کۆمنتکەن هێشتا کاتمەوە ئێوەش بەشدار بن. وەڵی ئەمە یەکەم جارم نییە چەند جارێک بۆ سیرکردنی یاریەکان لەگەڵ لە هاوڕێکانمان هاتوین بۆ ئەم شوێنە دەستخۆشی لە کورسات دەکەین کە ئەم کەشە و ئەم شوێنەی دابین کردووە بۆ هەوادارانی تۆپی بێ کە بێن لێرە سەیری یاریەکان بکەن و سکرینە جوانەشیان دابین کردووە و دەستخۆشیان لێکەن. دەستخۆش دکتۆر لە ڕووی تەندروستیەوە کەشەکەی چۆنە؟ وەڵا بەتاکی شوێنێکی کراوەیە هەوا هاتوچۆ ئەکات بە کۆنیە لە شوێنێکی داخراوە بیت کە با بڵێن دووکەڵی نێرگەلە و ئەم بابەتانی تااقەتیس بوو بێت ئاواکەی تا ڕادێک تەندروستی ترە و خۆشترە و کەشەکەشی خۆشترە بۆ سیرکردنی یاری لەبەرەوە تا ڕادێک تەندروستی ترە و خۆشتری شەرهاشە. فستیڤالی گۆڵ لە کارگەی کەلتور بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات بەردەوامە لە نمایشکردنی یاریەکان ئێوەشە توانن ڕاستەخۆ بێنە ئێرە و بینەری کۆتا یاری یۆرۆی 2024 بن بە خواردنەوەی قاوە یان خواردنەوەی شەربەتێک یان ژەمی ئێوارەتان بێنە ئێرە و چێش ببینن لە کۆتا یاری.